مناڵی چاک چۆن دایک و باوکی لەبیرەکە؟ دایک و باوک حتا لە دەستی نەدەی نازانی چەندێک قەدریان گرانە. خوای گەانە مردوەکانمان خۆش بیا. بۆیە منداڵی ساڵح و چاک و بەوەفا و کەسەیە بەردەوام دایک و باوکی لەبیر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی کرد فەرمووی یەکێک لەو حەوت شتەی کە لە ئینسان لە دوای مردنی لە ناو گۆڕدا خێر و پاداشتەکەی بۆی دێت فەرمووی ئەو تەرەکە وەلەدەن یەستەغفر له بعد مەوته. کەسێک منداڵێکی چاک کوڕ بێ یا کچ مناڵی چاک لە دوای خۆی بەجێ بهێڵێ مناڵەکانی دوعای خێری بۆ بکەن. بەردەوام بڵێ ڕەبی غفیر لی وەلی والیدەیە. خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بی. خوایە لە نەنک و باپیرم خۆش بی. خوایە لە خوشک و براکانم خۆش بی. لە مردوەکان خۆش بی. لە دراوسەکانم خۆش بی. لە هەموو مردوەکان خۆش بی. بەردەوام دوعای خێر بۆ مردوو بکە. وەڵڵا باشترین شت بۆ مردوو دوعای خێرە. زۆر سوودی پێ دەگەێنێ بە ئیزنی خوا. چەندەها جا لە خوددا باسمان کردو. بۆیە مناڵێک کوڕ بێ یا کچ دوعای خێر بۆ دایک و باوکی بکە. وەڵڵا بێوەفاییە ئێمە ئەگەر لە ناو سەجدەکانە دایک و باوکمان لەبیر بچێت. وەڵی ئەگەر نوێژێک دوعای خێر بۆ دایک و باوکم نەکەم خۆمە بێوەفا دەزانم. خۆمە سوپڵە دەزانم. بەردەوام دوعای خێران بۆ بکە زیندوون یان مردوون. وەقل ڕەبی ارحەمهما کەما ڕەبەیانی سەغیرە. خوای گەورە فەرمانمان پێ دەکات دەفەرمێ بڵێ خوایە گیان لە دایک و باوکم خۆش بە ڕەحمیان پێ بکە هەروەکو چۆن ئەوان بە منداڵی منیان گەورە کرد. دوعای خێران بۆ بکە بێوەفا مەبە. خەڵکی وایە باوکی مردو دایکی مردو دەجارێت باوکم ناڵێ خوا لێی خۆش بێ. دوعای خێر دەمی نانێ بڵێ باوکم خوا لێی خۆش بێ. باوکم خوا عافوی کە دایکم خوا لێی خۆش بێ. لە دەمی نایە هەر باوک و دایکی بیر ناکەوێتەوە. ئەمە مناڵی ساڵح نییە. مناڵی چاک چۆن دایک و باوکی لەبیرەکە؟ دایک و باوک حتا لە دەستی نەدەی نازانی چەندێک قەدریان گرانە. خوای گەانە مردوەکانمان خۆش بیا. بۆیە منداڵی ساڵح و چاک و بەوەفا و کەسەیە بەردەوام دایک و باوکی لەبیر. بەردەوام دەڵێ خوای لە دایک و باوکم خۆش. بەردەوام خێر و سەدەقەیان بۆ دەکە. لەبیریان ناکە. لە تاریکی شەودا باوک و دایکە لەبیر مەکە. لە سەجدەکانە دوعای خێرکە ڕەبی غفیر لی وەلی والیدەیە. خوایە لە خۆم و دایک و باوکم خۆش بی. بەردەوام دوعایان بۆ بکە. لەبیریان مەکە چونکە ئەوان تۆیان زۆر بە زەحمەت گەورە کرد. خۆت باوکی دایکی دەزانیت بە چی زەحمەتێ مناڵ بەخێو دەکرێت. هەموو کاتێکی دایک و باوک ژیانی دایک و باوک یانی پڕە لە مەینەتی و خەم و خەفەت. بەردەوام دڵی لای مناڵەکەیتی. ژن بێنێ شوو بکە بڕواتە دەرەوە هەرچی بکات دڵی لای مناڵەکەیتی. بۆیە قەت ناتوانانی پاداشتی دایک و باوک بدەیت. هیچ کەسێک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هیچ کەسێک ناتوانێت پاداشتی دایک و باوکی بدات. بەردەوام بڵێ ئینشاڵڵا لە کۆتاییدا دەڵێم ئینشاڵڵا مردوەکانمان لەبیر نەچێ و بۆ دوای مردنیشمان با شتانێک بەجێ بهێڵین لە دوای مردنمان خێرەکەیمان بۆ بێ قورئانێ بڵاو کەرەوە هزار کەس بڵاوی کاتۆ بەهۆی تۆوە وەڵڵا لە دوای مردنیش لە ژیانیشدا خێرەکەی بۆ تۆ دێ وتارێک بە هەمان شێوە بابەتێکی ئاینی بە هەمان شێوە مناڵەکانیش بە ئێمە هەمومان دایک و باوکمان هەیە با دایک و باوکمان لەبیر نەکەین زیندوون یا مردوون بەردەوام دوعای خێرا بکەین. یا ڕەبی خوا لە دایک گوناهی دایک و باوک مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی